زۆر بە ئەخلاقی هیچ مشکلەی نییە دوو ڕۆژ کە لەسەر پشتی بێت بێزار نابێت. فستیڤاڵی بەهار و نەورۆزە لە سەیرانگای بێستانە لایەن ڕێکخراوی برانەوە ڕێکخراوەت لێرە چەند کەسێکی ئەسپ سوار ئەسپەکانیان هێناوە و نمایشیان کردووەمە بە نمونەیەکێک لەوە ئەسپانەیە دەمێت لەگەڵ سوارەش قسە بکەم بەسەر ئەسپەوە. سڵاوت لێ بێتن. سەلاو لە تۆش بەڕێز. دەمێت باسی ڕۆڵ و گرنگی ئەسپ سوارین بۆ بکەیت لەو فستیڤاڵاندا دەڵێن ڕۆژ ڕۆژی ئێوەیە. هەموو ڕۆژێک ڕۆژیمەیە بەس ئەو وەختانی وەختی بەهاردا دێتن ڕۆژەکانمان خۆشتر دەبیتن لەگەر بۆ نەتەوەیەکان سواریەکانمان خۆشتر دەبیت. باشە لێخوڕنی ئەسپ سواری تامێکی تایبەتی هەست هەرچەندم یەکەم جار ئەسپ لێ بخوڕم. باشە باسیۆم بۆ بکە ئەگەر کەسێک یەکەم جار بی و ئەسپ لێ بخوڕێت دەبێت چی بکە؟ بەخۆی ئەسپەکە نەفەرەکەی دەناسی یەکسەر دەزانی سوارە یاننا ئەو بەخۆی حیساب لەوە سوارەکەی دەکات. یعنی ئەسپ حساب لەوە کەسە دەکات کە بەس بۆ تەنیشتی پێشی بەسەکەوی ئەو دەزانی ئەتو دەترسی یاننا. باشە ئەسپ هەیە زۆر زیرەکە زۆر بە ئەخلاقا حیساب لە ئەو سواری سە پشتی دەکاتە پێی بکرێن نالی بردەوە ئەو فەقیرە ئەوەتان دەستم بەرم نەداتەوە هیچ مشکلەی نییە ئێستا ئەوە بە ئەخلاقە هیچ مشکلەی نییە. ئەو ئەسپەی بە ئەخلاق زۆر بە ئەخلاق هیچ مشکلەی نییە دوو ڕۆژ کە لەسەر پشتی بێت بێزار نابێت. باشە ئەوەی لە دەستمە پێ دەڵێن زرە ئەوە زرەوە ئەوە بە زمانی خۆتان دەڵێن سوکانی ئەسپە دەزەرەوە بە سەر سوکانەکە ئیش سوکانی دەکات ئیشی سوکانی دەکات ئیشی ئیستاپی دەکات. باشە ئەوە چۆن نیە سوکان و ئیستاپەکە چۆنە گەلوم باسەکە ئەگەر لە ئەو لای ڕاکێشە دەسوڕێ لۆ لای ئەو لای لۆ دەستە سەب سوڕاندت لۆ دەستە سەب دەسوڕێ لۆچان لای ڕاشی لۆی دەسوڕێ لۆهەر لایچەوە جەرەوەی ڕابچێشم لۆ لا دەسوڕێ هەر لایشی لۆی دەسوڕێ. باش ئەدی ئەگەر بمەوێت ئێستا ڕای بگرم ڕاست بەکو ئیستا هەردووچ پێکەوە ڕادشی هەردووچی پێکەوە ڕاچم ئیستاپ دەکات ئیستاپ دەکات. باشە باکەمەک بڕۆینە بەدەم ڕێوە قسە بکەین باسی ئەوم بۆ بکەم لە نەورۆزان خەڵک یان بە هەموو بەگشتی لە فستیڤاڵەکان ئەسپ بۆ ئێستاوا گرنگی پێدەدرێت. ئەسپ وەختی برێن گوندەکان تێکدرا لە زمانی عەزبی بەحث خەڵکەکی زۆر لە ئەسپی دوورکەتەوە بە عام لە هەموو ئاژەڵەکان دوورکەتەوە. بەس ئەو چەند ساڵێ برێن ئازادی کوردستان خەڵک زیاتر ڕووی لە ئەسپی کردەوە. خۆشیەکەی ئەسپی وەچی هیچ خۆشێکی نییە خۆشە لە هیچ خۆشێک ناگاتە خۆشی ئەسپی. وڵای ئەوڕۆ خولیای ئەسپ زۆر بووە هەم بە بوونی ئەو فێرگانێکی ئێستا وەکو جێگایەکی بە خێوکردنی ئەسپەکانن زۆر بووینە خەڵکیش تەمەعی زۆرە و خولیای زۆرە و ئەسپ شتێکی سونەت و کیباریشە شتێکی جوانە شتێکی ناوازەیە شتێکی بایبەتە و وەک دەبینی ئێستا و ئەسپی واهۆی عەرەبیە ئەسیلە. باش ئەوە جیاوازی چیە لەگە ئەسپی دیکە؟ ئەوە لە جوانیدا سەر و ملیان جوانترە سەریان جوانترە سەریان گچکەیە ملیان قەوس و جوانە ئەستورە قەوسە لاماندا کانی کلک جوان دەگرن و ناوە عەرزەی خۆیان دەکەن. باش ئەوە چ ڕەنگێکیان هەموو مەرغوبترەکە بەڕەنگ نییە زۆری وای عەزی لە سپی عەزی لە ڕەشەوەز وەکو ڕەش لە هەموو جێکار مەقبول و جوانترە و شە بەڕەغبەتی خۆی. باش کاکێتی دەمێت باسیەوەم بۆ بکەیت ڕۆژانە چەند کاتژمێر پێویستیان بۆیە کە مەشقیان پێ بکرێتن یان با بڵێن هەفتانە ئەگەر ڕۆژانە نەبێتن بەخۆی ئەفتەی ئەگەر دوو جار سواری پێ بکەی هەم لۆ خۆت هەم لۆ ئەسپەکەی باشە